شۆفێرە کوردەکانی دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان ئەمڕۆ مانیان گرت و دەڵێن پاسداری ئێرانی سوکایەتیان پێدەکات. داوا لە بەرپرسانی هەرێم دەکەن لەسەر ئەو مەسەلە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی ئێراندا بکەن. بەنسبەت داخستنی مەرزەکەەوەی ئێمە بۆ ئەو سوکایەتی کە پاسدار ئێران بە سایقەکانمانێکە لە ماوەی 500 مەترە معقول نیە 6 ساعت 7 ساعت لە 12 دەسترەکەەوە لە 8 شەو دێتە ناو خاکی خۆمانەوە لەسەر چی بەس 4 ساعت جارێ 2 سیارە خەڵڕێ بە ئارەزوی خۆی ناوێری یە قسەی لەگەڵا بکەیت داتە بەزێنێ لە سوار بەرەوە تەفتیشی سیارەکە دەکە وەبی هیچ شتێکی هیچ شتێکمان جاران بیانویەوەیان بوو ئەنشتی ئەم لاولاتان پێ بەڵام ئێستا بەداخۆیە هیچمان پێ نییە ینی داتە وەزیێنی لە ماوەی 500 مەترە و7 ساعت 8 ساعتی جاری وایە سایق لە 2 شەو دەدەم دیوە پازار یانەتەکە خاوەنی خۆت نیت دەسەڵاتی باوەڕ کە دەسەڵاتی سیارەی خۆتیشی نییە چوویتە سەر پێڵەکەوە خاوەنی سیارەی خۆتیش نیت. تۆمەتبارکردنی پاسداران بە سوکایەتیکردن پێیان لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژەکە ئێران ڕێوشۆنی ئەمنی توندی لە دەواازەکە گرتووەتە بەرو ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان بە وردی دەپشکنێت چونکە بەشێک لە شۆفێرەکان بە قاچاق سوتەمەنی دێنن و لە نێو باری میوەدا دەیشارنەوە. ناکرێت ئێمە 2500 شۆفێرین ڕۆژانە لەم شەو ڕۆژ لێرە بخەوین. بارەکانمان لەو دیوە وەستاوە ئەڕۆینە ئەو دیوە بە 6 ساعت نایەنە ئەم دیوە ئەچینە لێرەوە نایەن ڕۆینە ئەو دیوە بربەستێکیان بۆمان دروست کردووە لە هیچ بێ بنەمایەک بێ سەرەتایەک بوونەتە هۆی ناتەندروستی ئەم خەڵکە بەڕاستی هەر هەمومان هیلاکین هەر هەمومان هەر لە عەزابین. بەرپرسانی دەواازەکە ئامادەنین لەسەر ناڕزایەتی شۆفێرەکان قسە بکەن بەڵام بڕیارە هەفتەی داهاتوو وەفدێکی هەرێم بۆ گفتوگۆکردن لەسەر نیگەرانی شۆفێرەکان سەردانی ئەو وڵاتە بکات. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پەروێزخان.